من حوت و 57 دقه گەشتومەتە ئەوێ بە دواکەوتو حسابوومە بەخێر بێن سپاسی پێیجەکەتانەکەین. ئێمە وەک کارمەندانی کۆمپانیای ئاڵا ئاوی سلێمانی سەرەتا کۆمەڵێ داواکاریمان نەبوو هەق و مافی وەکو هەق و مافی کارمەند لەو کۆمپانیایە کە ئیشەکەن. یەکێ لە داواکاریەکان دەستەبەری کۆمەڵایەتی بوو کە من خۆم 10 ساڵ و 6 مانگە لەوێم 3 مانگە بۆم کراوە بۆشم کراوە بە نیموچە بۆم کراوە. دوایەوە مۆڵەتمان نەبووە، حاڵەتی نەخۆشی زەروورمان نەبووە، ئیزن نەدراوین، مۆڵەتی ساڵانەمان نەبووە، مۆڵەتی مەریزیمان نەبووە. دوایەوە کاتی معمەل بۆ نمونە دەوامی شەفتی ڕۆژ 8 بۆ 4 بووە. من حوت و 57 دقه گەشتومەتە ئەوێ بە دواکەوتو حسابوومە. لە 10 ساڵ و 6 مانگی کارکردنم لەو کۆمپانیایە 2 جار دواکەوتومە غرامە کراوم لەسەر ئەو دواکەوتنە. لەگەڵ ئەوەیە کۆمەڵێ تر بێمنەتی و شتیان بە کارمەند منەتیان بە کارمەند نییە. ئەوەی لەوێ چەند ساڵە خزمەتەکە وەکو پێویست ڕێزی خزمەتەکەی ناگرن، سوکایەتی بە کارمەند کراوە، ئیانە کراوە، پێوتراوە تۆ من نەبوومایە تۆ لە برسا مردی، من نەبوومایە کێ ئیشێدایەتەوە. کۆمەڵە لەم گرفتوشتانەمان نەبووە و بە ئامادەبوونی سەندیکا و کاروباری کۆمەڵایەتی و کێشەکانمان بردووەتە لای سەرەتا سێ نوێنەرمان چۆتە لایەن. یەکێ لەو نوێنەرانەی دەرکردووە، دوانتریانی تۆمەتی بۆ هەڵبەستیەوە وەکو بەڕێوەبەری کارگە تۆمەتی بۆ هەڵبەستیەوە، دوانمان سجن کراون، نزیک هەفتەیەک لە سجن نابوونە. دوایەوە داواکاریەکان تر هەمومان کەوان بە نوێنەری ئێمە هین بوو نەچوونەتە سەندیکا و داوامان کردووە. جوابی سەندیکای داوەتەوە تۆتی کۆمەڵێکیان وەرناگرمەوە.